کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم دەبێتە کەفارەتی گوناهی مرۆڤ دەسڕێتەوە وإسباغ الوضوء في المكاره ئینسان دەستنوێژ بگرێ لە کاتی ناڕەحەتیە بەتایبەتی کاتی سەرماتە بێ لەبەر خاتری خوای گەورە دەستنوێژ دەگری ئەو دەستنوێژە کە تووشی ناڕەحەتی دەکات سەرما تووش ئەبێتە کەفارەتی گوناهەکانت دەسڕێتەوە چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی دەستنوێژە جوان بگرێ خوای گەورە لە هەموو گوناهەکانی خۆشە بێت بۆیە دەستنوێژگرتن بە تایبەتی لە کاتی ناڕەحەتیە کاتێک کە تۆ سەرماتە هەموو ساڵێک ئەمە دووبارە و دەبارە دەبێتەوە لە کاتی سەرمادا دەستنوێژ دەگری دڵخۆش بە چونکە دەبێتە کەفارەتی گوناهەکانت دەستنوێژ عیبادەتێکی زۆر گەورەیە بەڵام ئێوەش لە کۆڵی مەکەنەوە شوێنەکان بە جوانی تەڕکن ئەو جێگایانە بە جوانی تەڕکن کە شوێنی شۆردنە مەسحی سەرتان بکەن مەسحی گوێیەکانتان بکەن ئەمانە پێویستە ئینشاءڵڵا ئەنجامی بدەن بۆ ئەوی ببێتە کەفارەتی گوناهەکانمان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کە ئینسانی دەستنوێژێ دەگرێ لەگەڵ یەکەم تکە ئاو کە دێتە خوارەوە لە لاشت لە دەموچاوت یەکەم تک کە دێتە خوارەوە یاخود ئاخر تک کە لە دەموچاوت دەکەوێتە خوارەوە ئاخر دڵۆب خوای گەورە لەو گوناهانەت خۆشە بێ کە دەموچاوت کردوتە بە چاوت کردوتە دەستە شۆی ئەو گوناهانی بە دەست کردوتە لەگەڵ یەکەم تکە ئاو دڵۆپە ئاو یاخود ئاخر دڵۆپ ئاو کە لە دەست دەکەوێتە خوارەوە خوا لەو گوناهانەت خۆشە کە بە دەست کردوتە بەڵام ئەوی حەقی خوا بێ نەک حەقی خەڵک حق الله نەک حق الناس کاتێکە ئەو گوناهانەی کە بە پێ ئەنجامت داوە لەگەڵ یەکەم دڵۆپ ئاو یا ئاخر دڵۆپ ئاو کە لە پێیەکانت دەکەوێتە خوارەوە خوا لە گوناهانەت خۆشە کە بە پێیەکانت ئەنجامت داوە حتا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە ژێر نینۆکەکانت گوناهەکان دەرەچێتە دەرەوە کە دەستنوێژ دەگری بۆی دەستنوێژ کەفارەتی گوناهە زۆرەکانە دەبێتە کەفارەت بۆی کە خوای گەورە لە گوناهەکانمان خۆش بێت بۆیە خەمساردی مەکە لە دەستنوێژدا دەستنوێژەکەت بە جوانی بگرە ئینشاءڵڵا تاوانەکانت هەمووی ڕەش دەکاتەوە بە ئیزنی خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی عیبادەتی سێیەم ئەو خاڵەی کە گرنگە ئێمە بیزانین دەبێتە کەفارەتی گوناهەکانمان ئەوەی دەفەرمێ هاموشۆکردنی مزگەوت بۆ نوێژی جەماعەت کاتێک کە تۆ دەی بۆ مزگەوت هاموشۆی مزگەوت دەکەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بە پێی ڕاستت بە پێیەکت کە پێی ڕاستە هەنگاوێک دەنێی بۆ مزگەوت دەخێرە دەسەکەوێ پێی چەپیش گوناهێک لێ دەسڕێتەوە هەموو هەنگاوێک کاتێک کە دەی بۆ مزگەوت حتا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ لە مزگەوتە لەگەڵ خەڵکیان نوێژ بکە خوای گەورە لە گوناهەکانی پێشووی خۆش دەبێت نوێژی جەماعەت کەواتە کاتێک کە دەی بۆ مزگەوت تۆ دەتەوێت گوناهەکانت بوەرێنی پێیەکانت گوناهەکانت دەوەرێنێ و بە پێی ڕاستیشت هەموو هەنگاوێک دە چاکت بۆ دەنووسرێ دە عیبادەت تۆ پێویستت پێیتی بۆ ڕۆژی قیامەتت ئینسان لە ڕۆژی قیامەتە چاکە و خراپەی هەیە ئەگەر پەنا بەخوا خوا ڕەحمی لێ نەکا ئەگەر خراپەکانی بۆ نمونە 49 بێ و چاکەکانی 51 بێ ئەمە جیاوازە بەڵام ئەگەر بە پێچەوانەشەوە بێ ئەوە حکمی جیاوازە واتە بۆ نمونە من یا هەر کەسێک لە ئێمە 51 چاکەمان هەیە لە نیوە زیاتر ئەوە هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی ئێمە بەڵام پەنا بەخوا هەر کەسێک لە ئێمە 49 چاکەی هەبێ و 51 خراپەی هەبێ ئەگەر خوا ڕەحمی لێ نەکا بۆ جەهەنەم دەڕات ئەو تاوانە باجەکەیدا دوای دەرەچێت لە جەهەنەم کەواتە پێویستت پێیتی بۆ ڕۆژی قیامەت پێویستت بە هەموو چاکەیەکە پێویستت بە هەموو عیبادەتێکە کە گوناهەکانت بسڕێتەوە خوا زڵمت لێ ناکە بەڵام کەسێکیش خوا بیەوێ لێی خۆش بێ ئەوە ئیشی ئێمە نییە بەڵام هەر کەسێک خوای گەورە فەرمێتی هەر کەسێک چاکەکانی قورس بێ ڕزگاری بووە هەر کەسێکیش خراپەکانی قورس بێ تیاچووە جا ئەمە خەسارەتمەندیە ئینسانێک ئەوەندە گوناه و تاوانی هەبێ گوناه و تاوان هەمووی یەک بە یەکە یەک خراپە دەنووسرێ بۆت
بەڵام چاکە یەک بە حوسەتە یەک بە دەیە یەک بە هەزارە جارێ یەک بە ملیۆنە بەرەو ژووریش جا ئینسانێک ئەوەنە بەدبەخت بێ گوناهەکانی هەمووی یەک بێ چاکەکانیشی هەمووی چەند قات بێ هێشتا خراپەکانی زۆرتر بێ ئەمە بەدبەختیە ئەمە دۆڕاویە بۆیە دەستنوێژگرتن بە ئیزنی خوا بۆ کارێکە بۆی کە خوا لێت خۆش بێ هاموشۆکردنی مزگەوتیش بۆ نوێژی جەماعەت حتى پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسانەی کە نایەن بۆ جومعە لە ڕوایەتێکی صحیحدا دەفەرمێ ئەو کەسانەی کە نایەن بۆ جەماعەت لە ماڵ نوێژەکەن یا ئەبێ واز لەو ڕەفتارە بێنن کە لە ماڵ نوێژەکەن لەگەڵ خێزانەکان و ئافرەتەکانە وەکو ئەوان نوێژ دەکەن یا ئەبێ واز لەو ڕەفتارە بێنن کە تەرکی مزگەوتیان کردووە یا خوای گەورە مۆر ئەنێ بەسەر دڵیانە وەکو منافقەکان خوای گەورە مۆر ئەنێ بەسەر دڵیانە چونکە وازیان لە جومعە و جەماعەت هێناوە هەردوو ڕیوایەتەک هاتووە جومعە و جەماعەتیش بۆیە ئینشاءڵڵا ئەو هەنگاوانەی کە دەینی بۆ مزگەوت خواگەر دەفەرمێەوە نەکتب ما قدموا وآثارهم ئەو هەنگاوانی کە ئێوە دەینێن بۆ مزگەوت خوای گەورە شوێن هەنگاوەکانتان بۆ نووسی حتا ئەو شوێنەوارەی کە تۆ بەبان شوێنێکا دەڕۆی شوێن پێیەکەت دەرئەچێ شوێن پێکەت هەنگاو دەنیش شوێن پێکەت دەرئەچێ ئەو شوێن پێیەکە دەرچووە لە ڕۆژی قیامەتە ئەوەش پاداشی لەسەر وەرەگری ئەوەش بۆ نووسرێ ئەم فڵان کەسە 100 هەنگاوی ناوە 100 شوێن پێی دەرچووە لە قیامەتە پاداشتەکەی وەرەگریت کەواتە ئینشاءڵڵا ئەوەی توانات هەیە وەرە بۆ مزگەوت نوێژەکانت لە مزگەوتا بە جەماعەت بکە بەڵکو بەختەوەربی لە دنیا و لە قیامەتە ئەم سێ خاڵە زۆر گرنگە ئەبنە کەفارەتی گوناهەکانمان خەم ساردی تیامەکەن ئینشاءڵڵا هەوڵدەن بەپێی توانای خۆتان ڕوو لە خوا بن زیاتر بە ئیزنی خوای گەورە